دافسالا بازار نرگس اگل گرمه یا خوشه اغلبش نرگس بو هفلیر چیتن بو سلیمانی چیت بو بغداد چیت بو دوک چیت بس اکثری 80% بو هفلیر چیتن و پشت اینگیش سعک یعنی دافسالا بازار و گرم بیچه نسبت وی اوکیم بی نرگس گله اوکیم بی دافسالا و سعرهایش مناسبه دو حتی 5,000 دینارانه أصاب ريوتي من نرجس وبكرم بو وقت ديوريا كي بو حوالو دوست خوبه ما دوكي بعد ديوريا كي مرف بعد نرجس وجوان ترنينا دل بكر ترى ديوريا كجوانا بو مثلا دوست خوبه حوال خوبه خوشتوی خوبه نخوش خوبه وەکو دانیشتوانی نەحەی حاجیەوە تیم بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆ چای ماکۆک بە بۆنەی بارینی بەفرێکی زۆرەوە کاوساڵ بەفرێکی زۆر باش باری هەرمی کوردستانی گرتەوانێ دیارە چای ماکۆکیش بەدەر نەبوو لەو شوێنانە بەفرێکی باشی لەباری بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ عایلەمان هاتوینە ئێرەکانە ئینشاءڵڵا ئەم بەفرە و کە ڕەنگی سپیە و مانای ئاشتیەدا ئاشتی باڵ بکێشێ بەسەر هەموو کوردستاندا بەهۆی بەفربارینەوە جەوەکە خۆشە و لەخوای بە زیاد بێ دنیا ئارامە و شوێنەشی خۆشە و دیمەنێکی جوانی هەیە و چای ماکۆشی شەر لە دێر زەمانەوە شوێنەشی گەشتیاریە بەهۆی بۆ خۆشی خەڵک ڕووی تێدەکات بەس یەک گرفتەیە لێرەکانەوەیش ڕێگایە کە ئێستاکە بە خۆت لێ دیارە ئەگە بێت و ڕێەکە باش بکرێ خەڵک باشتر ینی خەڵکی دووریش ڕووی تێدەکات بەیانیان سعاشە دەستین بۆ گومرێک هەتا عەفتی ئێوارە بازەیە کرایتەوە سەرفیاتی ئێرە بەخۆی ئێستاکە زەوساردا توور خۆشە کەرە وستەڕاتوولە تقریباً نزیکەی 25 بابەتمان هەیە سەوزەکانش هەمووی ئاوی خاوێنە هەندێک لە سلێمانی ڕادێ بن زەمانەوە ڕسکی ئێستا چونکە دەری هەموو سوتایە بەیانیان پێشەوەی بێن ڕسک خۆمان ڕوو دەکەین دواتر بەتەمای خوای بەس بازارەکەی وەکو جاران نەماوە سەرفیاتە سەکە هەیە ناڵێم نییە ئێستا ئاوی باش دەڕوە سێوی سوورە لەگە پتوقاڵ لانجەکە سەرفیاتی ئەوهانە بەڵام ئەمە چێ مشتری خۆمان هەیە